پەیماننامەی بێلژیک ڕێگە خۆشکردن بۆ گرەوگانگیری و پەرەسەندنی تێرۆریزمی دەوڵەتی کۆماری ئیسلامی. نێونەرانی پارلەمانی بێلژیک پاش 2 ڕۆژ دیالۆگ و ڕاگۆڕینەوە لە ناو مەجلسی ئەو وڵاتە و چەندین حەوت و قسە و باسی موافق و مخالف لە دنیای مەجازیدا هەروەک چاوەڕوان دەکرا سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە 20 ژوورەی 2022 زاینی هاوکات لەگەڵ 29 پوشپەڕی 1401 هەتاوی پەیماننامەی ئاڵوگۆڕی زیندانیەکان لەگەڵ کۆماری ئیسلامیان پەسەند کرد. ئەم پەیماننامەیە لە پەرلەمانی بێلژیک بە 79 دەنگی موافق، 41 دەنگی مخالف و 11 دەنگی ممتەنع پەسەند کرا. بە پەسەندکردنی ئەم پەیماننامەیە مەحکومکراوەکانی هەردوو وڵات بەبێ لە بەرچاوگرتنی جۆری تاوان و مەحکومیەتەکەیان کە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامیش لەخۆ دەگرێت ئیجازەیان پێدەدرێت ماوەی دەست بەسەربوونەکەیان لە وڵاتەکەی خۆیان تێپەڕکەن. بەپێی ئەم پەیماننامەیە ئەو دەوڵەتەی کە زیندانیەکە وەردەگرێتەوە دەتوانێت لە ماوەی سزاکەی کەم بکاتەوە یان تەنانەت بەپێی یاسای ناوخۆیی وڵاتەکەی حکمی لێوردنیان بۆ دەربکات. ئەسەدوڵڵا ئەسەدی و باقی هاوکارە تێرۆریستەکانی کە پەروەندەی تاوانەکەیان لە وڵاتی بێلژیک لێکۆڵینەوەیان دەسەرکراوە و هەر ئێستاش لە زیندانی ئەو وڵاتەدا بەسەردەبن، بەپێی ئەم پەیماننامەیە ڕادەستی کۆماری ئیسلامی دەکرێنەوە و لە ئێران پێدەچێت تەنانەت ڕۆژێکیش لە زینداندا نەبن. پاش ئەم هەوڵەی پارلەمانی بێلژیک 17 کەس لە یاساداڕێژەرانی پارلەمانی ئوروپا لە نامەیەکدا بۆ هاوکارەکانی خۆیان لە بێلژیک لە بابەت مەترسیەکانی پەسەندکردنی پەیماننامەی گەڕانەوەی تاوانباران لەگەڵ ئێران هۆشداریاندا بوو. بەڵام نەبەرپرسانی دەوڵەتی بێلژیک و نەیاساداڕێژەرانی ئەو وڵاتە هیچ گرنگیەکیان بە ناڕەزایەتی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتەکەیان بیرروڕای گشتی پێشکەوتوو و ئازادیخوازی ناوخۆ و دەرەوەی بێلژیک و ئوروپا و دژایەتی ئۆپۆزیسیۆنی دژە ڕژیمی کۆماری ئیسلامی نەدا و بەم کارە نەنگی ڕسوایی و هاوکاری لەگەڵ ڕژیمی پشتیوانی تێرۆریزمی نێونەتەوەی و گرەوگانگیری بە پشتبەستن بە زۆرینەی پارلەمانی خۆیان قبول کرد. سەرۆکوەزیری بێلژیک کە بەرپرسیارەتی ڕاستەوخۆی پەسەندکردنی پەیماننامەی نێوان بێلژیک و کۆماری ئیسلامی و ئاڵوگۆڕی دیلەکانی هەردوو وڵاتی لە ئەستۆیا بۆ پاساوکردنی ئەو کارەی خۆی و دەوڵەتەکەی وتی دەوڵەتی وڵاتەکەی لە هەموو توانایەکانی خۆی بۆ ئازادکردنی شارۆمەندە بێتاوانە بەدیلگیراوەکانی کەڵک وەردەگرێت. پارلەمانی بێلژیک لە هەلومەرجێکدا دەنگی ئەرەی بەم پەیماننامەیەدا کە بەپێی راپۆرتەکان تەنیا کەسێک لە شارۆمەندانی بێلژیکی بەناوی ئێلیڤیا ڤێنکاستێل کە سەردانی ئێرانی کردبوو لە مانگی فێڤریەوە لە تاران بە تۆمەتی سێخۆڕی دەست بەسەر کراوە. بەدەر لە ئیدعاکانی کۆماری ئیسلامی هیچ ناوەندێکی سربەخۆ سیخۆڕبوونی شارۆمەندە بەدیلگیراوە بلژیکیەکەی لە ئێران نەسەلماندووە و ئیدعاکانی کۆماری ئیسلامی لەم بابەتەوە بێ بنەما و هیچ بایەخێکی نییە. پارلەمانی بێلژیک و حیزبی دەسەڵاتداری ئەو وڵاتە ئەگەرچی بەم پەسەندکراوەیە بە مەبەستی فریودانی ڕای گشتی و هاندانی هەست و سۆزی خەڵک سەبارەت بە دیفاعی دەوڵەت لە مافی شارۆمەندەکانی و ڕێگە خۆشکردن بۆ ئازادکردنی شارۆمەندێکی ئاسایی و گەشتیاری ئەو وڵاتەی لە کۆماری ئیسلامیدا کردە هۆکار و بیانووی ئەو هەوڵەی خۆی، بەڵام بەکردەوە سازشکردن و سات و سەودایەکی قێزەونی لە ئیمتیازدان بە حکوومەتی تێرۆریست و گرەوگانگیری ئیسلامی دەسەڵاتدار لە ئێرانی لە ژیانی سیاسی و حکوومەتی خۆیدا تۆمار کرد. ئەم پەسەندکراوە و پەیماننامەی پارلەمانی بێلژیک بە واتای ڕێگە خۆشکردن بۆ ئازادکردنی ئەسەدوڵڵا ئەسەدی تێرۆریستەکە لە دادگایەک و بەپێی ئەو یاسا و ڕێسای دادوەری و محاکەمەکردنەی کە لە وڵاتە ئوروپاییەکان پەیڕەو دەکرێ و هەروەها بوونی دەلیل و بەڵگەی واقعی و پێویست بۆ سەلماندنی تاوانەکەی بە زیندان محکوم کراوە. پەسەندکراوەکەی پەرلەمانی بێلژیک ئەسەدوڵڵا ئەسەدی تێرۆریست لە زیندانی ئەو وڵاتەوە بەو پەڕی ڕێز و حورمەت و بەبێ تێپەڕکردنی ماوەی زیندانیەکەی و ئەو تاوانانەی کە کردوویەتی ڕادەستی ناوەندە باڵا ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانی کۆماری ئیسلامی دەکرێتەوە کە جێگای شەرمەزاریە بۆ دەوڵەت و یاساداڕێژەرانی ئەو وڵاتە. ئەم پەسەندکراوەیە هاوکات
دەستێوەردانێکی سیاسی ئاشکرایە لە کاروباری دادوەری کە دەوڵەتی بلژیک وەک یەکێک لە دەوڵەتە ئەوروپاییەکان لافی جیایی ئەم دوو دامەزراوەیە لە یەکتر و سربەخۆبوونی هێزی دادوەری لێدەدات. پەسەندکراوەکەی مەجلیسی بلژیک و پەیماننامەی ئاڵوگۆڕکردنی تاوانباران لەگەڵ کۆماری ئیسلامی دانی ئیمتیازە بەڕێبەرە تێروریستەکان و تێروریستە هەناردەییەکانی کۆماری ئیسلامی بۆ ئوروپا و سەر تاسەری جیهان بەگشتی. ڕژیمی ئیسلامی بە هاندانی تێروریستەکان و بەخشینی ورەپەیان کە لەمە بەودا بە دڵنیایی و خەیاڵێکی ئاسوودە و بە دووپاتکردنەوەی سناریۆی بلژیک لە ئەگەری دەست بەسەربوونیان لە هەر گۆشە و کەنارێکی جیهان دژبەرانی ڕژیمی ئیسلامی بکەنە ئامانج و نیگەرانی دەرەنجامەکانی دواڕۆژی نەبن. بە دیلگرتنی شارۆمەندانی دەرەکی گەشتیار و مەدەنی کە بە مەبەستی گەشتیاری سەردانی ئێران دەکەن، هەروەها باجوەرگرتنی ماڵی لە وڵاتە دەرەکیەکان بە مەبەستی پڕکردنی خزانەی بەتاڵی ڕژیم وەک تێرۆریزمی ماڵی دەگاتە لوتکە. پەسەندکراوەکەی پارلەمانی بلژیک ڕێگە خۆشکردنێکی یاساییە بۆ گرەوگانگیری و پەرەسەندنی تێرۆریزم و باجگیری ماڵی کۆماری ئیسلامی لە وڵاتە جۆراوجۆرەکانی جیهانە و پێویستە لە قاو بدرێت و مەحکوم بکرێت.